دەستپێکی ئەم خەیرهاتنە واتکەن وەکی مؤسسە ئارک و رادیۆ ڕێباز ئەم وەکی کۆمە نەورۆز کۆبانی وەکی دزانی ئەم دبن ڕێبەری و سەرپرشتیا پارتی دموکراتی کوردستان سووریەدانە ئەم ئاخوا ئامادە دکەن بۆنێک و ئەم مشارەکە بکەن چالاکی نەتەوی چالاکیە ملەتی مەی کورد جەژنە نەورۆزێ ئەم تێدا مشارەکە بکەن هەروەها بێگومان ئەم بەشدارن بە هەر چارپارچێ خوانی هونەری یەک جوان دیلان گولیلکایە یەک ژی دیلان مەزنایە و هەروەها کۆمیتا موزیک و بەشدار بێ و شانۆژی ئەم تێدا بەشدار دەبن ئینشاءالله ئینشاءالله ئەمێ لە دەڤەرە بەحەرکێ لە عالی بەحەرکێ ئەمێ بەشدار بن نێزیکی هەولێرێ دەستپێکی خێرهاتن ناوات کنە ئەم کەکۆما نەورۆز ئەم پرۆڤاتای خوا دکەنە خوا حاضر دکەنەش بووی نەورۆزێ و ئەم ئامادەنە حاضر بوونە و ئینشاءالله ڕۆژێکە خوۆش و ڕۆژێکە پیرۆز بێ لەسەر هەمی کوردان والله رەقسۆمەی مەزن و بچووکە هەیە بەشێ رەقسێ مەزن و بچووک هەنەی دیلانێ و بنوگرامەکی مەیدن هەیە زارۆکانە و بەش موسیقەیە سەرچۆ ئەس وەک ئەندامەکە کۆما نەورۆزم ئەس بەشی مەزنا دامە ئەمە چا رەقسەخوا حاضرکردنەش بووی نەورۆزی ئەزەندامی کۆما نەورۆزم ئێ بچووکە ئەم خوا ئامادە دکەن ji بۆی نەورۆزی ئەزەندامی کۆما نەورۆزم بەشی مەزنە ئەم خوا حاضر دکەن ji بۆ نەورۆزێ خۆدەخوازیە من کۆ ملەتی مێ کورد Gel Hebron dilanek heye, gel Behekse